بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. بپێویستم زانی لەم شەو ڕۆژە مبارەکانەی کۆتایی ئەم مانگی ڕەمەزانەدا بە بۆنەی تێپەڕبوونی 18 ساڵ بەسەر دامەزراندنی کۆمەڵی ئیسلامیدا لە 5 2001 زاینی پەیامێک ئاراستەی سەرجەم ئەندامانی کۆمەڵی ئیسلامی بکەم بە خوشکان و برایانەوە بەسەر و خوارەوە. بەڵام بەر لەوە بە چاچی دەزانم کە چەند قسەیەکی کورت ئاراستەی تێکڕای خەڵک و ژەماوەری کوردستان بکەم، چ لە نێوخۆی هەرێمی کوردستان چ دەرەوەی هەرێمی کوردستان. یەکەم یانەوەی کە ئێمە خوا سوبحانە وتعالە بەخششێکی زۆر گەورەی پێبەخشیوین کە کردوینی بە بەشێک لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەکو لە سوورەتی ئالی عیمراندا دەفەرمێ لەقەد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم. بۆیە پێویستە قەدری ئەو نیعمەتەی خوا بزانین کە لە ئاەتی ژمارە 2 سوورەتی المائدەدا لە ئاەتی ژمارە 3دا خوا دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. ئەمڕۆ ئاینەکەتانم بۆ تەواو کردوون، چاکەی خۆم بە تەواوی لەگەڵدا کردوون و ئیسلامیشم بە بەرنامە بۆ پەسەند کردوون. پێویستە ئێمە وەکو خەڵک و جەماوەری کوردستان ئەو نیعمەتی ئیمان و ئیسلامە باش قەدر بگرین و سوپاسی خوای لەسەر بکەین، چونکە خوا وەکو یاسایەکی گەردوونی خۆی لە ژیانی بەشەردا ڕایگەیاندووە. هەر چاکە و نیعمەتێکی خوا سوپاسگوزاری لەسەر بکرێ خوا زیادی دەکا. وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم. پەروەردگارتان ڕایگەیاند ئەگەر سوپاسم بکەن بۆتان زیاد دەکەم. ئیسلام گەورەترین نیعمەتە لە وجوددا. ئێمە وەکو گەلی کوردی مسلمان زۆر بەهرەمەند بووین لە ئیسلام و دەتوانی زۆر زیاتر لێی بەهرەمەند بین، هەم بۆ ژیانی دنیامان هەم بۆ دوا ڕۆژمان. هەمووشمان لە بەرامبەر ئیسلامدا بەرپرسیارین. پێویستە هەوڵ دەین هەرچی زیاتر هەموو لایەکمان زیاتر لە ئیسلام تێبگەین، ئیسلامی بەرجەستە لە قورئان و سونەتدا، و لە دوای زیاتر لێ تێگەیشتنی هەوڵش دەین زیاتر تێیدا پێ بگەین، چونکە بێگومان دینداری و موسڵمانەتی بە لێ تێگەیشتنەوە جێ خۆی دەگرێ و بە لێ تێگەیشتنەوە ئینسان تامی لێ دەکا و بە لێ تێگەیشتنەوە ئینسان لێ بەهرەمەند دەبێ. هەموو لایەکیش بەرپرسیارین. ئیسلام خوای پەروەردگار لە هەموو دواندنەکاندا ڕوو دەکاتە ئەهلی ئیسلام بەگشتی یا ئەیها الذین آمنوا، ئەی ئەوانەی بڕواتان هێناوە، هەموو ئەوانەی کە بەتەمان لە ڕۆژی دواییدا لە بەهەشتی خوا لە پاداشتی خوا لە ڕەزامەندی خوا بەهرەمەند بن، پێویستە لە دنیاشدا خەمی ئاین و بەرنامەکەی بخۆن. ئاین و بەرنامەکەیشی بە تەئکید هەر لە قازانج و خێر و بەرژەوەندی مرۆڤەکاندایە. ئەگەر نا خوا سوبحانە وتعالە ئین الله لغنی عن العالمین. بەنسبەت لایەنە سیاسیەکانەوە پێویستم زانی ئەوەیان بیر بخەمەوە کە ئێمە لە ڕابردوودا هەر دەستکەوتێکمان بوو بێ بەهۆی تەباییەوە بووە، بەهۆی پێکەوە هاوکاریکردن بووە. تەبایی و پێکەوە هاوکاریکردنش بناغەکەی بریتە لە دادگەری. هەموو ناکۆچەکان لەوە سەر هەڵدەدان لایەنێک یا چەند لایەنێک بیانێ هوشتی بۆ خۆیان قۆرەخکەن، تەنیا حسابی خۆیان بکەن، تەنیا حسابی خۆیان و دەوروبەریان بکەن، خەڵکی دیکە نادیدە بگرن. کاتی ئەوە هاتوو ئێمە لەو قاوغ و قەپێل کە تەسکانە بینە دەر بینە نێو فەزای فراوانی نیشتیمان پەروەری، وڵات پەروەری و نەتەوە پەروەری. کاتی ئەوە هاتووە کە چاومان هەموو لایەک ببینێ، کە گوێمان دەنجی هەموو لایەک ببیستێ، دڵمان جێی خۆشەویستی و خەمخۆری و پەرۆشی بۆ هەموو لایەک تێدا ببێتەوە. باواز لە ماڵماڵۆچێنە بێنین، باواز کۆتایی بە گوریسپسڕچێنە بێنین. ئەم وڵاتە هی هەموو لایەکە ناز و نیعمەتەکانی کە خوا تێدا داناون بۆ هەموو لایەکی داناون، نەک تەنیا بۆ چەند ماڵێک یا بۆ حیزبێک یا بۆ لایەنێک. کاتێوە هاتووە ئێمە دەرز لە
ڕابردووی تاڵمان وەربگرین چی دیکە ڕابردووی تاڵ دووبارە نەکەینەوە بە شێوەیەک لە شێوەکان بە تایبەت کە ئێمە بەرەو گۆڕانکاری گەورە گەورە دەشین هەڕەشەی گەورە گەورە لەسەر ناوچەکە هەیە بەگشتی لەسەر عێراق بە تایبەتی لەسەر هەرێم بە تایبەتی تر ئەوەی کە گرنگی سەرکەوتنی ئێمە دەکا بەسەر کێشەکاندا تەنیا تەبایی نێو خۆمانە تەباییش لەسەر بناغی دادگەری نەبێ هەرگیز بنیات ناندرێ بەنسبەت ئەوانش کە مشهور دەخۆن لە کار و پرۆژەی ئیسلامی ئەوەندەیان پێ دەڵێم کە جگە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ کەسی دیکە یەکسان نییە بە ئیسلام با هیچ کەس پەیوانە بە ئیسلام لەودا خلاصە بۆتەوە ئیسلام تەنیا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە خۆیدا بە تەواوی بەرجەستەی کردبوو لە دوای پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هیچ کەس ناتوانێت ئیدعای ئەوە بکە کە ئیسلام تەنیا لەودا بەرجەستە بووە و تەنیا ئەو لە ئیسلام حاڵی بووە تەنانەت هاوڵانی بەڕێزی پێغەمبەریش عليه الصلاة والسلام خوالیان ڕازی بێ و لە نێویاندا چوار خەلیفە ڕاشیدەکانیش خوالیان ڕازی بێ ئەو بەکر و عومەر و عوثمان و عەلی ئەوانیش ڕازیاییان بووە جارجار مشتومڕیان بووە بەڵام لەبەرەوە کە دڵەکانیان پێکەوە پەیوەست بوون ڕازیایەکان زیانی لە برایەتیان زیانی لە یەکڕزیان نەداون با ئێمەش لە خۆمان وریابین ئیسلام ئاینی خوایە بۆ هەموو مرۆڤەکان نەک تەنیا بۆ کۆمەڵێک بۆ تاقمێک و با ئاگاداریش بین خوا سبحانه وتعالى لە دوو شوێناندا ڕوو دەکاتە ئەهلی ئیسلام ئامۆژگاریان دەکات کە وەکو میلەتە پێشوەکان وەکو ئومەتە پێشوەکان نەکەن لە سوورەتی ئەلەنعامدا خوا دەفەرمێ إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء إنما أمرهم إلى الله ثم ينبئهم بما كانوا يفعلون پێغەمبەری خاتەم دەدوێنێ عليه الصلاة والسلام دەفەرمێ بێگومان ئەوانەی ئاینی خۆیانیان بەش کرد و بوونە تاقم تۆ هیچ پەیوەندیت پێیانەوە نییە لست منهم في شيء هیچ پەیوەندیان بە تۆ نییە شوێنکەوتوی تۆ نین چۆ تۆ یەک ئاینت هێناوە یەک بەرنامەت هێناوە بەڵام ئەوان ببنە تاقم شیر و تیر لە یەک پسوون هەر کەسە بە یاری خۆی هەڵا بڵێ ئەوانە لە ڕێبازی تۆ لایەنداوە لە سوورەتی ڕومیشدا خوا سبحانه وتعالى دەفەرمێ ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب بما لديهم فرحون دەفەرمێ وەکو هاوبەش بۆ خوا دانەرەکان مەبن ئەوانەی ئاینەکەی خۆیانیان بەش کرد هەر کامێکیان لایەنێکی گرت و لایەنەکانی دیکەی فەرامۆش کرد و دوای بوونە تاقم هەر کامێکیان بەوەی کە بۆ خۆی لەسەرێتی پێ دڵخۆشە نا با ئاینەکە بەش نەکەین دەگونجێ هەر کامێک لە قۆڵێکەوە خزمەتی ئیسلام بکەین بەڵام با هەر کامێکمان ئەو لایەنەی کە خۆی خزمەتی دەکە ئەو بەشەی کە توانای بەسەریدا دەشتێ یا شاکتر دەتوانێت ئەسپی خۆی لەو بوارەدا تاودا بە هەر ئەوە بەدین نەزانێ ئیسلام جیهان بینی و بوونناسیە ئیمان و عەقیدەیە دوای ئەوە عیبادەت و پەرستشەکانە ڕۆشت و بەها بەرزەکانن بواری کەسێتیە ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتیەکانن و دوای ئەوەش ئیسلام ئیدارەدانی کۆمەلگایە بەڕێوەبردننی وڵاتە ئابووریە سیاسەتە ئیدارەیە ئیسلام هەموو ئەو ڕەهەندانە دەگرێتەوە کە ژیانی مرۆڤ پێک دێنن با ئاوا تەماشای ئیسلام کەین و بە هەر کامێکیشمان بەڕێز و خۆشەویستیەوە لەگەڵ بەرامبەرەکانیدا مامەڵە بکە بە هەر کامێکمان ئەوەی کە بۆ خۆی لەسەرێتی تەنیا ئەوە بە دین نەزانێ دین ئەوەیە کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە و مسلمانان بە هەمویان ئەهلی ئیسلام و ئومەتی پێغەمبەر پێک دێنن صلی الله عليه وسلم ئەمجا بێمە سەر ئەو پەیامەی کە دەمەوێ بە خەڵکی کۆمەڵی ئیسلامی بەگشتی ڕابگەێنم ئێمە ئەمڕۆ 18 ساڵ توێدەپەڕێ بەسەر بنیاتنان و ئیعلانکردنی کۆمەڵی ئیسلامیەوە لە 31 پێنجی 2001 دوای 18 ساڵ کە ئێمە ئاور لە ڕابردووی خۆمان دەدەینەوە دەبینین کۆمەڵی ئیسلامی هەوراز و نشێوی زۆر سەختی بڕیون ڕەنگە لە هەموو قۆناغە سەختەکان زیاتر ئەوە بێکە لە ساڵی 2003 ئێمە ساڕوخباران کراین دوای ماوەیەکی کەم دوای 1-2 ساڵێک دوای ئیعلانی کۆمەڵی ئیسلامی و پێش ئەوە ئێمە مامەسا مەلا عەبدوڵای قەسرێمان لە بازگەی تاسڵوجە لێ شەهید کرا بە ناحەق لەگەڵ 4 لە هاوڵەکانی و دواتر ساڕوخباران کراین 40-50 کەسمان لە برایانمان لێ شەهید بوون خوا بە شەهیدی وەرگرتن 40-50 بریندار بوون تووشی ناڕەحەتی زۆر بووین
دوای ئەوە بەندە لەگەڵ سێ لە هەواڵانی سێ لە برایانی سەرکردایەتیمان جیهراین بە ناحەق لەلایەنی ئەمریکاوە لەگەڵ دە لە پاسەوانەکان و لە هەردوو زۆنی سەوز و زەرد خەڵکێکی زۆر لە کادیر و ئەندامانی ئێمە جیران بە ناحەق ناڕەحەتی و نوسکۆی زۆرمان بەسەر هات. دوایی ئەوە بوو کە خوا سوبحانه و تەعالا دەروی خێری لە ئێمە کردەوە، سەر بەرزانە لێی دەرچووین، هیچ شتێکمان لەسەر سابیت نەبوو و دەرکەوت کە ئێمە بە تۆمەتی ناڕەوا گیرابووین. دوایی کۆمەڵ ئیسلامی لە هەموو قۆناغەکاندا لەگەڵ خەڵک و جەماوەری هەرێمی کوردستان بووە، چ دەرفەتی بوو بێ لە حکوومەتدا بەشدار بێ کە چەند جارێک بەشدار بووە، چ دەرفەتی نەبوو بێ ئۆپۆزیسیۆن بوو بێ. کاتێ ئۆپۆزیسیۆن بووین بە نەفەسی خۆمان، بە نەفەسێکی شەرعیانە بە بەها بەرزەکانی ئیسلامەوە ئۆپۆزیسیۆنی تیمان کردووە. کاتێک کە لە حکوومەتدا بووین لە هەموو پێگەکانەوە خزمەتمان پێشکەش بە خەڵک و جەماوەر کردو، خەڵک و جەماوەر بەگشتی ڕۆڵی ئەندامانی ئێمەی بەرز نرخاندووە. ئێمە تا ئێستا سێ کۆنگرەمان بەستوون، ئێستا بەرەو بەستنی کۆنگرەی چوارەم دەچین. لێرەوە من ڕوو دەکەمە هەموو براو خوشکانی بەڕێز، دەڵێم براو خوشکانی بەڕێز، ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی سەربەرزین بە ئیسلام و شانازی بەوە دەکەین کە لەسەر ڕێباز و ڕێوشوێنی پێغەمبەری خاتەمین صلی الله عليه وسلم. ئەگەر خەڵکی دیکە ئاڵای دیکەی لەسەر خۆی بەرز کردوێتەوە بە کوێرە ڕێک و بە ڕێچەیەکدا دەڕۆ، ئێمە بە ڕاستە شەقامی خوا و پێغەمبەری خوادا دەڕۆین عليه الصلاة والسلام و شانازیش دەکەین بە ئیسلامی خۆمانەوە، شانازیش دەکەین بە ڕێبازەکەی پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام. بۆیە دەبێت زۆر وریابین، ئاگامان لە خۆمان بێ، دەبێت هەوڵ دەین لە ئاستی بەرزی ئیسلام دابین، لە ئاستی بەرزی ئەو ئاڵایە دابین لا إله إلا الله محمد رسول الله. هەم لە ئیمان و عەقیدەماندا، لە پەرستش و خواپەرستیەکانماندا، لە ڕۆشت و ئاکاری شەخسی و خێزانی و کۆمەڵایەتیماندا، لە ئەدەب و هەڵسوکەوتە کۆمەڵایەتیەکانماندا، لە هەڵوێستە سیاسیەکانماندا هەوڵ دەین لەو ئاسە بەرزە دابین. من پێم وایە کە ئێمە پێویستیمان بە چاو بە خۆدا گێڕانەوەی باش هەیە لە هەموو ئەو ڕوانەوە کە ئاماژەم پێیاندا. پێویست دەکات کە ئێمە زیاتر خۆ پێ بگەێنین، زیاتر تێبگەین و زیاتر پێ بگەین، زیاتر حاڵی بین و زیاتر حاڵی بوونەکە لە خۆماندا بکەینە حاڵ. ئیسلام دەریایەکی پڕ لە گەوهرە، فەرمایشتی خوای پەروەردگار قورئان و ڕێبازەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە نییە کە بڵێ کاتی خۆی هەرچی پێویست بە لەبارەیەوە گوتراوە، بەڵکو سەرچاوەیە کە بەردەوام هەڵدەقوڵێ، بەردەوام پێویستە ئێمە لیان بەهرەمەند بین. بۆ دۆزینەوەی وەڵامی پرسیارە تازەکانمان دەبێت بگەڕێنەوە بۆ قورئان و سونەت. ئەڵبەتە بەهرەش وەردەگرین لە کەلەپور و لە ئیجتیهاد و بۆچوونی زانانی پێشینمان و دوعای خێریان بۆ دەکەین و ڕێز و حورمەتمان بۆ هەمویان هەیە. بەڵام بە تەئکید بەتایبەت لە بواری گۆڕاوەکاندا متەغەیرات ئێمە پێویستیمان بەوە هەیە جاریش کە بگەڕێنەوە بۆ سەرچاوی زوڵاڵی وەحی بەرجەستە لە قورئان و سونەتدا. پاشان پێویستیمان بەوە هەیە کە بەردەوام چاو بە خۆدا بجێڕین چیمان هەیە، چ هەڵسوکەوتێک، چ بیر و بۆچوونێک،